پێشوی کاسم سارکۆچی دوای کرد ئێوە وەک سەرۆکی وحدەی ئیداری ئەم شارە چۆنە بەشداریتان لە مەراسیمە کردو؟ ئەم بەڕێزە خاتو عروبە ساهر لە ماوەی مانگی پێشوە لە دەرەوەی عێراق نەشتەرگەریەکی بۆ کراوە بەهۆی لێکەوتەکانی و نەشتەرگەریەوە بارودۆخی تەندروستی زۆر خراپ بووە بۆیە ئەوەی کە هەڵیان بژاردووە لە هەموو دنیاە شاری پزیشکی فاروق بووە و بۆ چارەسەرهێنانە تێرە بەڵام لە بارودۆخێکی زۆر نالەبار و خراپە بۆیە ئەم شەو گیانی لەدەست داوە چ شاری پزیشکی فاروق زۆر مردانە بە تایبەتی برای بەڕێزم کاک فاروقی مەلا مستەفا و کاک زرنگ بە دەمیانەوە بوون و کاک حاکم ڕزگار کاک شێرکۆ لە خەمیانە بوون و ئێمەش وەکو یەکەی کارگێڕی سلێمانی بەلامانەوە گرنگ بووە کە غەریبەیەک لەم شارەی ئێمەیە پەنای بۆ ئێرە بردو بۆ چارەسەر لە دوێنێشەوە لە خزمەتیانین و کە گیانی سپاردۆ ئەمڕۆ بە مەراسیمێک هێناومانەتە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لە ماوەیەکی کەمە لە ناوچەی قولەرەسی بە خاک ئەسپێردێ لەسەر داوا وەسێتی خۆیان کە لە شوێنێک گیانی سپارد لەوێ بە خاک بسپێردێ ئێمە وەکو ئەرکی کارگێڕیمان وەکو ئەرکی ئینسانیمان و وەکو ئەرکی ئاینیمان ئەم ئەرکەمان جێبەجێ کردووە و ئەرکە لەسەرمان کە هەر کەسێک کە جانە سپێرێ بە شێوەیەکی شایستە بە خاک بسپێرێ. جیازدەم پرسە بابەتی کێشەی لەمەوە ڕابردووە لە سنووری پارێزگای سلێمانی خۆپشاندان لەبەر کەمی بنزین کێشەی بنزین شۆفێران دروست بووە. ئێوە چارەسەرتان بۆ ئەو گرفتە دۆزیوەتەوە یا چارەسەرتان کردووە؟ ئێمە لە چوارچێوەی دەسەڵاتەکانمان ناتوانین چارەسەر بدۆزینەوە ئەوەمان پێکراوە کە ئەو بنزینەی یەت و مافی هەموو هاوڵاتیەکەکەوە ئۆتۆمبیلی هەبێ بەڵام ئێمە هاتوین تەنیا دابینمان کردووە بۆ ئۆتۆمبیلی کرێبوانێکی واستنەوەی گشتی بۆ پاس و بۆ تەکسی ئەمە یەکەم دوو هەم داوامان کردووە لەو بنزیخانانە بێ کە بە ئاسانی تەکسیەکان دەستیان پێگا و دام و دەستگاکانی حکومەتمان ڕاستپاردۆ بە هیچ جۆرێ بۆیان نییە لەو نەسری هەیەە فشار بخەنە سەر بنزیخانەکان بەو نرخەبی کردن بۆ دام و دەستگای دەوڵەتیش تۆ زانی ئۆتۆمبیلی دەوڵەت بە ئیسعافیشەوە لیترێ بنزین بەو نرخەت بازرگانی ئەکرێکە لە بازاڕا هەیە نەمانێشتۆ ئەو نەسرێکە مەشی کە هەیەە بەکاری بێنن بۆ ئەوەی مافی گشتی هاوڵاتیان لەو بابەیە بە هەدەر نەچێ و هەوڵمان ناوەکە بنزیخانەکان وا لێ بکەین ئەو بەشە ڕاستە و کۆبگا بە خەڵک هیچ احتیکارێکی تیانە بێ قۆرخکارێکی تیانە بێ نەچرێ بە نرخی تیجاری بفرۆشرێ و چاودێری کوالیتیەکەی بکرێت چواردێری دابشکردنەکەی بکرێ ئەمانە لە سنووری دەسەڵاتی ئێمە هەوڵمان ناوە چ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق چ لەگەڵ وەزاری سامانە سروشتەکان بڕی ئەمە زیاد کرێ و پێی مافە دەستوریەکانمان من پێشنیازم کردەوە بە ڕسمی بۆ وەزارەتی ناوخۆ ئەبێ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بکرێ وەکو هەموو شارەکانی تری عێراق بەپی دەستور ئێمە ئەبێ لە سوتەمەنی لە دانەوەڵا لە دەرمان لە خۆراک بەشی خۆمانمان هەبێ بەپی دەستوری عێراقی. ئەمە بۆ کێشەی شۆفێرانی تەکسی و پاس بۆ هاوڵاتی ئاسایی نرخی بنزین بەردەوامە بێ لە بەرزبوونەوە چارەسەر هەیە بۆ ئەو دۆخە؟ ئێمە لە هەوڵی بەردەوامین پێش نیازەکانی خۆمان هەموو یاوە بە وەزارەتی سامانە سروشتیەکان و بەو لیژنەیە کە ئەنجومەنی وەزیران لە ڕێی بەڕێوە زیری ناوخۆ لەگەڵ ئیدارەکان دروستی کردووە 24 پێشنیازی خۆمان بە ڕسمی پێشکەش کردووە و لە لیژنەی ئۆپراسیۆنەکانی چاودێری بە ئابووری سلێمانی 11 پێشنیازی ترمان پێشکەش کردووە ئومێد دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ بین بەیەکەوە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بۆ ئەم بابەتە چارەسەرکەین. کێشەی بنزین لە ئەمبڵانسەکانی فریاکەوتنی خێرا دروست بووە بۆ جەژنی نەورۆز باس لەوە دەکەن کە ناتوانن فریای ئەو ناوچە گەشتیارانە بکەن کە ڕوودا و شتی نەخوازرا و ڕوئەدا لەوێ ئێوە چی بەڵێنێکیان پێدەن یاخۆ چۆن ناتوانن بەدەم ئەو داواکاریانەوە بچن؟ ئێمە لە 4 ساڵی ڕابردووە پشتیوانی تەواوی کەرتی تەندروستیی و ئیستاشەوە بۆ نەخۆشخانەکان بۆ فریاکەوتنی خێرا بۆ هەموو شوێنەکان و ئیستاش ئەوەی داوا لە ئێمە کراوە دابینکردنی سوتەمەنیە بۆمان دابینکردون و هەر داواکارێکی تریشیان هەبێت کە هەرچەند ئەوە بەڕاستی لایەنی پەیوەندیداری خۆیان ئەبێ دابینی بکا بەبێ ئەو ڕێکارە داراییانی کە هەند لە وڵاتەکەیە بەڵام هەر داواکارێکی تریان هەبێت چکە ئەوانە زۆر مردانە زۆر جوامێرانە 24 سەعات لە خزمەتی هەمومانان هەر داواکارێکی تریان لە بۆ هەر بوارێکی تر هەبێ ئەوەی لە توانە و دەسەڵاتی ئێمە هەبێ بۆیان جێبەجێیەکی. دووە پرسیار کاکتۆر 20 مانگ لە سلێمانی هیچ مناسبەیەک بەڕێوەچێ بۆ ئاگرکردنەوەی نەورۆز؟ بەڵێ لە ئێواری نەورۆز ئاگرەکرێتەوە و ئاگری ڕسمی لەلایەن سەرۆکایەتی شارەوانی و کۆمەڵی کە لە پوری کوردەوە بە بەشداریەکە کارژێڕەکان و قایمقامیەت و ئیدارەتەکان و خەڵکی خۆشەویستی ئەم شارە بە درێژکراوەی ئەو ئاگری کە پیرەمێرد لێوێ کردوێتەوە لە مامەیارە ئاگرەکرێتەوە بەش بە حاڵی خۆمان نەورۆزی ئەم ساڵ لە سلێمانی نابین بەشداری لە کۆنگرەی شارە عەرەبیەکانەکەین لە ڕیاض کە لە عێراقەوە ئێمەیان بانگێش کردووە و شاری سلێمانی بۆ گفتوگۆکردن لە هەماهەنگیکردن لەگەڵ شاری تری وڵاتەکانی عەرەبە لە مەغریبەوە هەتا بە عێراق گاکرد.